سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان زۆر بەخێر بێن سەرچاوان سەبارەت بە پرۆژەی کردنی پێنج تۆمپا بۆ پرۆژه ئاوی خاڵڕواندز خۆشببختانە لیژنەکە دەست بەکار بووە سێ کۆمپانیا ناویان لیستەکات بۆ سێ کۆمپانیا داواکراون هەستێکیان ئۆفری خۆیان پێشکەش کردووە بەڵام ئەوە وەکو فەرمانگای ئاوڕوانز پێمان باش بوو سێ کۆمپانیا تا چوار کۆمپانیاکەش بانگێژ بکرێن بۆ فراوانبوونی زیاتری پرۆژەکە و دەوڵەمەندکردنی پرۆژەکە ئینشاءالله لە ماوەیەوە ئەفتەی کۆبوونەوەشیان دەبی و ئەنجامیان دەبیت بەنسبەت پرۆژەی دۆڵی ئاکۆیان ئەویش خۆشببختانە هەموو شتەکانیان حازرە نووسراوکرایە بۆ مناقلەکردنی ئەو بژمە پارێ بخوێتە سەر پرۆژی دۆڵی ئاکۆیان چۆرەکاری کەم و کوڕی هەبوو ئەوشیان چاکردی ئینشاءالله لە ماوەیەکی نزیک پارەکەن ناخەلاکرێ و لە ئیداری سەربەخۆی سۆران تەندەرەکە ئەعلان نەکرێ و بەنسبەت پرۆژی دۆڵی خانەقاش پرۆژ دۆڵی خانەقا هەموو شتەکانی تەواوە لیژنە دەست بەکار بووە داوای پێشینی یەکەمیان کردیا لە کاتی جێبەجێ هاتنی برین پێشینی یەکەمیان ئەوانش دەست بەکار بن ئینشاءالله لە ماوەیەکی زوو پرۆژەکە جێبەجێکرێ و دەکەوێتە واری خزمەت بۆ خەڵکی دۆڵی خانەقا ئینشاءالله